بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير الجزء عما جيشتنا سورة العلق. العلق كما معناه يعني بارسخويني شي ميوي هالواسراو سورتك مكية 19 ئاەتە و سەرەتای سوورەتەکە 5 ئاەتی سەرەتای سوورەتەکە ئەو ئاەتانن کە یەکەم جار لە ئەشکەوتی حیرا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوونەتە خوارێ، دواتر باسی بەسەرهاتێک یا ئاماژە بە بەسەرهاتێک دەکا کە لە نێوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها لە نێوانی ئەبوو جەهلدا ڕووی داوە. دیارە هەمومان دەزانین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەوەی ئەو ئاەتانەی بۆ بێنە خوارێ کۆمەڵێک خەونی بینی بوون کە زۆرێک لە ڕیوایەتەکان دەفەرموون جیبریلیشی لە خەودا پیشاندرا بوو بە شێوەی خۆی و خەوەکانیشی ئەوەی دەیدیتن هەمووی ڕاست دەردەچوون، چونکە خەون بەشێکە لە وەحی و لە پێغەمبەرایەتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو خەونانەی بینین وای لێ هاتبوو کە حەزی دەکرد گۆشەگیر بێ لە خەڵکی دوورکەوێتەوە، بۆیە دەچوو لە ئەشکەوتی حیرا دەمایەوە فترەیەکی باش کە خواردن و خواردنەوەی لێ تەواو دەبوو دەهاتەوە، هێندێکی دیکە خواردن و خواردنەوەی لەگەڵ خۆ دەبرد و شەو ڕۆژ لەوێ خەریکی خواپەرستی بوو بەپێی ئەو دینداری و خواپەرستی کە بۆی مابوویەوە لە ئاینی ئیبراهیم پێغەمبەر تا یەکێک لە شەوەکان کە مانگی ڕەمەزان بووە و لە دەشەوی کۆتایی لە ناو دەشەوەکانیشدا لە یەکێک لە شەوە تاکەکان کە پێرێ گوترێ شەوی قەدر و دەقیق هیچ کەس نازانێت کام شەوەیانە، لە ناکاو بەبێ چاوەڕوانی طبعاً کەسێک لە پێغەمبەر پەیدا دەبێت صلی الله عليه وسلم کە دەیکوشێ بەخۆیەوە کە پێغەمبەر دیارە شکل و شێوەکەشی نابینێ، بۆیە ترسێکی زۆری لێ دەنیشێ، پێی دەڵێ بخوێنە، دەڵێ خوێندەوار نیم، جاری دووەم دەیکوشێتەوە بەخۆیەوە دەڵێ بخوێنە، دیسان دەڵێ خوێندەوار نیم، جاری سێهەم زیاتر ئەزیەتی دەدا و دەیکوشێ بەخۆیەوە بە ناچاری. طبعاً ئەو 5 ئاەتانە اقرأ بسم ربك الذي خلق خلق الإنسان من علق تا 5 ئاەتەکە تەواو دەبن دەیانڵێتەوە و دووبارەیان دەکاتەوە کە کەسەکە وازی لێ دێنێ، طبعاً ترس دای دەگرێت و ترسی لێ دەنیشێ، بۆیە دەگەڕێتەوە بۆ ماڵی لەوێ بە خەدیجەی خێزانی دەڵێ دامپۆشە، دواتر بەسەرهاتەکەی بۆ دەژێڕێتەوە. خەدیجە زۆر متمانەی بە پێغەمبەر هەبووە، پێی دەفەرمێت و کەسێکی ڕازگۆی ئەمانەت پارێزی چاکە لەگەڵ جیران دەکەی، هاوکاری هەتیو دەکەی، خوای گەورە قەت ئەتۆ زەبون و سەرسۆڕ ناکە، بۆیە دەیباتە لای وەرەقەی کوڕی نەوفەل کە شارەزایی لە کتێبە ئاسمانیەکاندا هەیە و ئامۆزای خەدیجەی بووە، بەسەرهاتەکەی بۆ دەجێڕێتەوە و وەرەقەی کوڕی نەوفەلیش پێی دەڵێ ئەوەی هاتۆتە لای تۆ هەمان ئەو کەسەیە کە کاتی خۆی هاتۆتە لای موسا پێغەمبەر و ئەتۆ دەبی بە پێغەمبەر و کە بووشی بە پێغەمبەر قەومەکەی خۆت لە شارەکەی خۆت دەرت دەکەن، خۆ زیا گەنج دەبوو بۆی ئەو کاتە کە دەریان دەکردی بەرگریم لێ کردبای. ئەوان پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ئایا قەومەکەی خۆم دەریشم دەکا؟ فەرمووی بەڵێ، هەر کەسێک بانگەشەی پێغەمبەرایەتی کردبێ حتمما لەلایەن قەومەکەی و گەلەکەیەوە ئەزیەت دراوە و ناڕەحەت کراوە. جا سەرەتای سوورەتەکەی بەو شێوازە دەست پێ دەکات، دەفەرمێت اقرأ بخوێنە ئەی محەممەد صلی الله عليه وسلم، یا ئەی ئینسان ئەی مرۆڤ، بسم ربك الذي خلق بەناوی پەروەردیگارت الذي خلق ئەوەی کە هەموو شتەکانی لە نەبوونەوە هێناوەتە بوون و هەموو شتەکانی دروست کردوون. اقرأ بخوێنە ئەی ئینسان ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام بسم ربك بە پشتیوانی و یارمەتی و بە کۆمەکی ناوی پەروەردیگاری خۆت
الذي خلق ئەو پەروەردیگارەی کە هەموو دروستکراوەکانی هێناوەتە بوون لە نەبوونەوە. دواتر دەفەرمێ خەلق الئینسانە دروستی کردووە بە تایبەتی مرۆڤ من علق لە پارچە خوێنێکی مەییوی هەڵواسراو کە معلومە ئینسان سەرەتا نوتفەیەکە کاتێک کە ئەو نوتفەیە یەک لە خەلیەکانی لەگەڵ هێلکەدانی ئافرەت لە ناو ڕەحەمدا بەریەک دەکەون دەبێتە خوێن کە شێوەی لە کرمێک دەچێت کە سەری هەیە و کلکی هەیە کە بە چاوی ئاسایی نابیندرێ هێندە بچووکە دەڵێن بە میکرۆسکۆپ ئەگەر هەزار ئەوەندەی خۆی گەورەیەکی ئەو جار هەستی پێدەکرێت لە شتێکی ئەوەندە بچووک خۆی گەورە مرۆڤی دروست کردووە کە هەموو ئەندامەکانی ئینسان بە بچوو کراوەی لەو زیندەوەرەدا کە لەگەڵ هێلکەدانی ئافرەت یەکتر دەگرن و دەبن بە خوێن بوونیان هەیە دواتر خۆی گەورە وردە وردە گەشەیان پێدەکات و گەورەیان دەکات کە ئەوە حەقیقەتێکی زانستیە لە کاتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندەواری نەبووە و لە شوێنێک بووە هیچ جۆرە پشکنین و فەحس و فحوساتێک نەبووە ئیشارەت و ئاماژەی کردووە بە حەقیقەت و ڕاستیەکی زانستی کە ئێستا علم تەصدیقی دەکا و مرۆڤ بەو شێوازە دروست بووە. دەفەرمێ خەلق الئینسانە دروستی کردووە خوا هەرچی مرۆڤ و ئینسان هەیە لە پارچە خوێنێکی مەییوی هەڵواسراو ئەو جار دووپاتی دەکاتەوە دەفەرمێت ئیقڕە بخوێنە وەڕەبوکە ئەلئەکرەم پەروەردیگاری تۆ ئەکرەم لە هەموو شتەکان بەڕێزتر و ڕێزدارتر و تایبەتترە لای خوا. ئیقڕە بخوێنە وەڕەبوکە پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەلئەکرەم لە هەموو شتێک بەڕێزتر و ڕێزدارترە چونکە کۆمەڵێک تایبەتمەندی و سیفات هەن خی گەورە بەخشینی بە مرۆڤ نەیبەخشیون بە هیچ دروستکراوێک و هەروەها ئەمانەتی دینداری و هەڵگرتنی دینداری سپێنراون بە مرۆڤ بە هیچ دروستکراوێکی دیکە نەسپێردراون بۆیە مرۆڤ لای خی گەورە مەخلووقێکی ڕێزدارە ئەگەر ئینسانەکە بۆ خۆی ڕێزی خۆی ڕاگری بخوێنە پەروەردیگاری تۆ لە هەموو شتێک ڕێزدارتر. الذي ئەو پەروەردیگارەی علەمە فێری کردووە مرۆڤ بخوێنێتەوە بنووسێ بالقەلەم بەهۆی پێنووسەوە. الذي ئەو خوایەی علەمە فێری کردووە ئینسان کە بتوانێ بنووسێ بتوانێ بخوێنێتەوە بەهۆی قەڵەمەوە کە دیارە لەگەڵ ئەو هەموو تەکنۆلۆژیا و وەسائلانەی خەزمکردن و نووسین سەرەتا کەسێک بیەوێ خوێندەواری پەیداکات دەبێت قەڵەم بەدەستەوە بگرێ یەکەم مەخلووقێکە خی گەورە دروستی کردووە و کاتی خۆی خی گەورە معلوماتی ناو لەوح المەحفوظی پێنووسیونەتەوە و هەروەها یەکێکیشە لەو مەخلووقاتانەی کە خی گەورە سوێندی پێخواردووە و هەتا دوا ڕۆژش ئەوەی کە شت دەنووسێ لای خی گەورە ڕێزدارە و بەڕێزە. الذي ئەو خوای علەمە مرۆڤی فێری نووسین و خوێندنەوە و خوێندەواری کردووە بەهۆی قەڵەمەوە. علەمە الئینسانە پاشان دەفەرمێن فێری کردووە ئینسان ئادەمیزات ما لەم یعلەم شتانێک کە تا ئێستا نەیزانیوە. علەمە فێری کردوون خوا الئینسانە هەرچی ئینسان و مرۆڤ هەیە ما شتانێک کە لەم یعلەم کە تا ئێستا نەیزانیوە. ئەوە پێنج ئاەتی سەرەتا کە هاتوونەتە خوارێ. بەشەکەی دیکەی سوورەتەکە باسی ڕووداوێک دەکا کە لەگەڵ پێغەمبەر و ئەبوو جەهل طبعا دروست بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بوو بە پێغەمبەر عادەتی وا بوو شەوانە دەچوو ناو کەعبە یان ڕۆژانە نوێژی دەکرد و قورئان و ویردەکانی بەدەنگ دەخوێندن. دەنگەکەی کاریگەر بوو خەڵکی مەککە دەهاتن گوێیان لێ دەکرد و پێی کاریگەر دەبوون و هەبوو تەنها بە گوێگرتن ئیمانی بە پێغەمبەر دێنا صلی الله عليه وسلم. ئەبوو جەهل کە ئەوەی زانی زۆر پێی قەڵز بوو بە ڕەفیق و برادەرەکانی خۆی دەگوت ئێوە ئاگاتان لێ محەممەد دێتە ناو کەعبە نوێژە دەکا و قورئانی دەخوێنێتەوە و خەڵک لێی کۆ دەبێتەوە و ژن و منداڵەکانتان لێ هەڵدەخەڵەتێنێ کەچی چاوپۆشیشی لێ دەکەن سوێن بێ بە لات و عوزا ئەگەر من پێغەمبەر محەممەد بە قسەی خۆی ببینم سەری لەسەر سەری ینی لاقمی لەسەر سەری دادەنێم و لەگەڵ زەوی
تەختی دەکەم و نایڵم سەری بەرز کاتەوە. جا خوای گەورە باسی ئەو ئەبوو جەهلە دەکات لە فەرمێ کەلا باواز بێنێ لەو سەرکەشیەی لەو خۆ بەزلزانینیەی لەو عینادیەی ئینە الئینسانە بێگومان مرۆڤی بێباوەڕ مرۆڤی کافر لەیەطغا سیفەتی وایە عادەتی وایە یاخی دەبێت لە فەرمانی خوا کەلا باواز بێنێ ئەوەی دەیڵێ بۆی ناچێتە سەر با تەرکیکە ئینە الئینسانە بێگومان مرۆڤی بێباوەڕ لەیەطغا بە دڵنیاییەوە یاخی دەبێت ئەن ڕەئاه استەغنا کاتێک کە خۆی هاتە پێشچاو بە دەوڵەمەند وا خۆی بینی وا خۆی ناسی کە بێنیازە پێویستی بەخوا یا بە دروستکراوەکان نییە تووشی یاخیبوون و سەرکەشی دەبێت. ئەوجا خوا دەفەرمێ ئینە بێگومان ئیلا ڕەبیکە بۆ لای پەروەردیگارتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم الرجعە هەموو گەڕانەوەیەک سەرنجامی هەموو کەسەکان ئەوەی دەیەوێ ئەزیەتی تۆدا ئەتۆ ناڕەحاتکە ئەگەر لە دنیاشدا ئەتۆ نەتوانی تۆڵەی خۆتی لێ بکەیەوە یا بەرگری لە خۆتکەی دڵنیا بە لە قیامەتت دێتەوە بەر دەستی خوا و خوای گەورە محاسەبەی دەکات. ئینە ئیلا ڕەبیکە بێگومان بە بۆ لای پەروەردیگاری تۆیە الرجعە هەموو گەڕانەوەیەک کاتی گەڕانەوە و هەروەها شوێنی گەڕانەوەی هەموو دروستکراوێک بۆ لای خوایە و کەسێک لە دنیاشدا حەقی خۆی لێوەرنەگیرێتەوە لە قیامەت خوای گەورە تۆڵەی خراپەکاریەکانی هەر لێوە دەکاتەوە. ئەوجار دەفەرمێت ئەڕەئەیتە الەذی ئایەنەت هەواڵم پێ بدە ئەی محەممەد صلی الله عليه وسلم الەذی سەبارەت بەو کەسەی کە یەنها قەدەغەی دەکرد کە مەبەستی ئەبوو جەهلە ئەڕەئەیتە هەواڵم پێ بدە الەذی سەبارەت بەو کەسەی یەنها قەدەغەی دەکرد عەبدەن بەندەیەکی خوا ئیدا سەلە کاتێک کە دەیویست نوێژە بکە هەواڵم پێ بدە بزانە ئەو بڕیاری کە دابووی ئەو سوێندەی کە دابووی یا کە خواردبووی توانیوێتی جێبەجێیکا یان نا. ئەڕەئەیتە الەذی هەواڵم پێ بدە سەبارەت بەو کەسەی کە یەنها کە قەدەغەی دەکرد دەیویست قەدەغەکە عەبدەن بەندەیەکی خوا کە مەبەستی محەممەدە صلی الله عليه وسلم ئیدا سەلە کاتێک کە دەیویست نوێژ بکە. ئەوجا دەفەرمێ ئەڕەئەیتە هەواڵم پێ بدە ئین کانە عەلە الهودا ئەگەر ئەو بەندەیە ئەو بەندەی کە دەیەوێت نوێژە بکە لەسەر ڕێگای ڕاستیش بێ ئەو هەر ڕێگای لێ دەگرێت ئەگەر بۆی دەرکەوێ بۆی معلوم ببێ ئەو بەندەیە ڕێگاکەی دینەکەی ئاینەکەی ئاینێکی ڕاستە هەر سوورە لەسەر ئەوەی ڕێی لێ بگرێ. ئەڕەئەیتە هەواڵم پێ بدە ئین کانە ئەگەر ئەو بەندەیە کە نوێژە دەکا عەلە الهودا لەسەر ڕێگای ڕاستیش بێ ئەو ئەمەڕە بالتەقوا یان کەسێک بێ فەرمان بکا بە خۆپارێزی و لە خواترسان و بەکاری چاکە ئەو هەر سوورە لەسەر ڕێ لێگرتنی. ئەوجا دەفەرمێ ئەڕەئەیتە هەواڵم پێ بدە ئین کەذەبە ئەگەر ئەو کەسەی کە ڕێگریەکەی دەکا لەو کەسانە بێ کە قورئان و قیامەت و پێغەمبەر بە درۆ دەزانێ وەتەوەللا و هەروە پشتیشی کردووە لە ئیمان هێنان و لە باوەڕهێنان بە قیامەت و بە دوا ڕۆژ هەر سوورە لەسەر ئیشەکەی خۆی. ئەڕەئەیتە هەواڵم پێ بدە ئین کەذەبە ئەگەر ئەو کەسە لەو کەسانە بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا قورئان بە درۆ دەزانێت وەتەوەللا و هەروە پشت هەڵدەکا لە ئیمان هێنان هەر سوورە لەسەر کارەکەی خۆی. ئەلەم یعلەم ئایا نازانێت دڵنیا نییە بئەنە الله یەڕا کە بە بێگومانی خوای گەورە ئەو کەسە دەبینێ. ئەگەر ئەتۆش بەرگریت پێ نەکرێ لە خۆت ئەگەر کەسێکیش نەبێ بەرگریت لێ بکات و مسلمانان لەبەر لاوازیان نەتوانن هیچیت بۆ بکەن دەبێت بزانێت کە خوا ئاگای لە تۆیە و پارێزگاریت لێ دەکات و بۆ خۆی دەبێتە بەرگریکار لێت. ئەلەم یعلەم ئایا نازانێت کە بئەنە الله بە بێگومانی خوا یەڕا ئەو کەسە دەبینێت. ئەوجار خوا دەفەرمێ کەلا وا نابێ باواز بێنێ لەو یاخیبوون و سەرکەشی و لەو سوێندە درۆینەی کە خواردوویەتی چونکە لەئین لەم یەنتەهی ئەگەر واز نەهێنێ لە هەڕەشەکانی لە ئەزیەتدانی تۆ لەنەسفەعەن ڕای دەکێشین بالناسیە بەمووی پێشەسەر. کەلا باواز بێنێ لەئین لەم یەنتەهی ئەگەر واز نەهێنێت لەنەسفەعەن ڕای دەکێشین ئێمە بەهۆی مەلایکەت و فریشتەکانمانەوە بالناسیە بەمووی پێشەسەر. ئەوجا دەفەرمێ ناسیەتین پێشەسەرێکی کاذیبە درۆزنی خاتیئە تاوانبار
ناصیەتین پێشەسەرێکی کاذب درۆزنی تاوانبار. ئەوجار خوا دەفەرمێ فەلیەدعو ئەگەر پێشەسەرمان گرت و ڕامان کێشا فەلیەدعو بە ئەویش بانکە نادیە هەموو ئەو کەسانەی کە لە شوێنی کۆبوونەوەکانیانن لە شوێنی خواردنەوەکانیانن کە لێرە دەفەرمێ بانگی نادی بۆ خۆی بینایەیە شوێنە ژوورە مەبەستی ژوورەکە نییە مەبەستی ئەو کەسانەی کە لە ژوورەکەی دار و دەستەکەی برادەر و ڕەفیقەکانی کە پشتیوانی لێ دەکەن و پێیان دەنازێ بابانجیان کە فەلیەدعو بابانجیان کە کاتێک سزاماندا و پێشەسەرمان گرت و ڕامان کێشا بابانجی ئەو کەسانە بکە کە لە نادیەکان لەگەڵی کۆ دەبنەوە سەنەدعو الزەبانیە لەمە دووە ئێمەش بانگی فریشتە و مەلائیکەتە قامچی بەدەستەکانی خۆمان دەکەین. ئەوجار دەردەکەوێت تاخوا دار و دەستەکەی ئەوی کە پێی دەنازێ سەر دەکەوێت یان مەلائیکەت و فریشتە قامچی بەدەستەکانی ئێمە کە فعلەن ئەبوو جەهل پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم کە نوێژ دەکا بەرەو ڕووی چوو ڕۆژێکیان و ویستی پێی لەسەر ملی پێغەمبەردانێ و نهێڵێ لە سوزدە ڕاست ببێتەوە بەڵام خەڵک چاودێری دەکرد کە بەرەو پێغەمبەر ڕۆیشت بە ترس و دڵڕاوچێی و ڕەنگ تێکچوونەوە ئەبوو جەهل گەڕایەوە برادەرەکانی لیان پرسی بۆ گەڕایەوە ئەو هەموو هەڕەشە چی بوون دەتکرد ئەی سوێندت نەخوارد بوو سوێندی خوارد گوتی لە نێوان من و لە نێوان محەممەددا چاڵێکی ئاگرین هەبوو نەم دەتوانی بپەڕمەوە بەسەریدا و هەروەها کۆمەڵێک وشتری ئەوە دەم کراوەش بەرەو پیرم داهاتن خەریک بوو پەلامارم دەن جا دواتر کە بۆ پێغەمبەریان گێڕایەوە گوتی بەڵێ ئەوانە مەلائیکەت و فریشتەی خوا بوون ئەگەر وازی نەهێنابایە و سوور بایە لەسەر جێبەجێکردنی سوێندەکەی و هەڕەشەکەی هەر لەوێ پارچە پارچەیان دەکرد و خەرایان دەکرد. ئەوجار خوای گەورە لە کۆتاییدا دەفەرمێ کەلا باواز بێنن لەو سەرکەشی و یاخێبوون و دڵڕەقی و دڵڕەشیەیان ئەوجار لا تطیعه تۆ بە قسەیان نەکەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەوەی کە خوا بپەرستی و بەندایەتی بۆ خوا بکەی بەتەنها وەسجود بەردەوام کڕنۆژ ببە بۆ خوا سەرت بخەسەر عەرز بۆ خوا وەقتەریب و هەڵوەها هەوڵی ئەوەش بدە کە نزیک ببیەوە لە خوا چونکە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد نزیکترین کاتی بەندە لە پەروەردگاری ئەو کاتەیە کە سوزدە دەبە وێ دەفەرمێ فأكثر من الدعاء زۆر دوعا بکەن لە سوزدە کەلا باواز بێنێ لا تطیعه نەکەی بە قسەی بتپەرستەکان واز لە عیبادەت و خواپەرستی و بەندایەتی بێنی وەسجود کڕنۆژ ببە بۆ خوا بە بەردەوامی وەقتەریب هەوڵی نزیک بوونەوەش بدە لە خوا صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.